دڵخۆشم بە یادی 234 ساڵەی سلێمانی ئەم شارە هەمیشە جوان بۆ بەشتە جوانەکانی کولتورە جوانەکانی ئاماژمانە کە ئەو کولتور و جلوبەرگا کۆنانی کە هەمانە پیشانی خەڵکی بین بۆی ون نەبێت چونکە ئەمە ئێمەی پێناسرا و فەرهەنگێکی کورد. لەم ڕۆژەیادێ توانیمان جلی کوردی ڕەستەن دووبارە بکەینەوە کە لە کۆنا بکوزاوەکان ئەم جلانیان پۆشیوە و کوشە نازێک وەکو کوتە شارازی بە جلی کوردی ڕەستەنی کوردیەکەن کە وەکو یادێ لەم ڕۆژە توانیمان بکەینەوە. باندەمە ناوێنە بزوق پیانۆ تریۆ جارە پێشی بڕاستی ئەز و ئەنستازیە تەنەمە لێتدا ئەز و عسفا پیانۆ بوو ئەم جارە پێشی وەک دبێژن ئەم لەسەر ستێجێم مەهەفتوو دیت وڵە مە نزانی بوو بڕاستی مە چی لێ بدەن کام چی لێ بدەن مە پچکە کەنەکول ئەمپرۆڤیزاسیۆن کرد دووڕەمە دیت تشکی باش ینی ممکن چێ ببە. Die Band heißt Buzuk Piano Trio. So, und wir spielen hauptsächlich mit Musik von Mehwan Yunus. Er komponiert das alles selbst und auch für mehrere Instrumente. Ich glaube, der hat da schon auch was für Orchester komponiert. Also er hat das alles, die ganze Ideen im Kopf. So, und ja, wir spielen also unterschiedliche Musik dadurch, dass jeder von uns hatte irgendwie 2 verschiedene Länder, so ich glaube Kurdisch und Arabisch ist bei Mehwan. ئێستاش بفەرمونون لەگەڵ وتاری بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید بۆ ئەوەی داهاتووتان ڕۆشن بێت. هەروەها سوپاسی مامۆستایان و سەرجەم کارمەندانی زانکۆ دەکەن ڕاهێنان و توێژینەوە و بەدەستهێنانی. ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیە کە ئەبینم کە هەموو تەلەبەکان گەشتون بەم ڕۆژە ئەوانەی کە هاوڕێ خۆم بوون و ئیشەڵا ئەوانەشی کە لە بەشەکانی ترن لە قۆناغەکانی ترن بگەن بەم ڕۆژە و زۆر. هەستێکی زۆر خۆشمانەیە بە سەرکەوتی دوای چەند ساڵ خوێندنمان تەواو کرد ئیشەڵڵا خوا پشتیوانمان بێ بۆ ماستەر و دکتۆرا بەردەوام بن ئیشەڵڵا تاعینات هەبێت و لە هەبوارەکەی خۆمان هەر کەسە لە بۆی جیاجای خۆیان سەرکەوتن بەدەست بێنن. Gracias.